بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان زۆر شادومانین ئەم جارش لە بەرنامەی بیناکردنەوەی تاک پێتان دەگەین. دەمەوێت شتێک بەبیرتان بینەوە لە 5 بەرنامەی ڕابردوودا کە ئێمە تۆمارمان کرد و دەردەشەی هەندێک بابەتمان کرد بە پوختی شتێکتان بۆ باسکەمەوە. ئەوەی ئێمە باسمان کرد باسمان لە پەیوەندی نێوان گەردوون بەخوای گەورە کرد، باسمان لە پەیوەندی نێوان ئینسان لەگەڵ گەردوون کرد و باسمان لەو ئەو لەو زەویەش کرد کە تایبەتمەندی چییە بەرامبەر بە هەموو هەسارەکان هەموو ئەستێرەکانی دیکە کە هەیە و لەوێوە شێوە و قەبارەی کە وەک دەڵێ جەدەلێکی مێژووی کۆنی لەسەر بوو کە شێوە و قەبارەی زەوی چۆنە، ئەو ڕۆدەمانەیە باز لە پەیوەندیەکی دیکە بکەین. ئەوەیان پەیوەندی نێوان ئەو قوانین تەبیعیە کە هەیە، ئەو یاسا سروشتەی کە هەیە کە ئێمە باسمان دەکرد، ئایا کاریگەری چییە بەسەر یاسای چاکسازی بەسەر ئینسان، یاخود کاریگەری چییە بەسەر عەدالەت بۆ ئینسان؟ ئایا ئەمە دەتوانین لە ڕێگەی قوانین تەبیعی عەدالەت لە ناوە خۆمان بەرپا بکەین؟ ئەوە ئەسڵ و کڕۆکی تەوەری ئەمڕۆمانە. بەڵام بێگومان ئێمە یەکسەر ناگەینە سەر ئەو وەڵامە، پێویستی بە کۆمەڵێک پرسیاری دیکە هەیە لەگەڵ مامۆستای بەڕێز دەردەشەی بکەین بۆ ئەوی بەرچاومان ڕۆشن بێ وەڵامی ئەو بابەتەمان دەست بکەوێت. مامۆستا زۆر بەخێر، زۆر سپاس دەکەن لەگەڵ پێشێکی زۆر چۆن سپاسان دەکەین. هەڵبەت مامۆستا تەمانە من پێشەکان کە باز دەکەم لە بۆ بینەران دەمێ مێشتی خۆمان وەکو خۆشمان وەکو بینەرانیش پخوتکەینەوە بینەوە سەر ئەسلی بابەتەکەمان، چونکە ماوەی هەفتەیەک زۆرەکە بەرنامەکان تێدا پەخش دەکرێت. ئەمن تەوەرەکەم باس کرد، بەڵام بەر لەوەی پرسیار لە ئەسلی تەوەرەکە بکەم دەبێت پرسیارێکی دیکە بکەم. لە نێو ئەوانەی کەوا متەدەینن مولتەزیم بەدینن زۆر جار باز لە ئەسباب دەکرێت، وەک دەڵێ سەرچاوەیەکی ناو قورئانیشی هەیە، لە قورئانیشدا هەر ئەو بابەتە باز دەکرێت و کەمتر وایە باز لە قانون و قوانین بکرێت. ئایا بە مانای کەلیمە جیاوازی لە نێوان ئەسباب و قوانین بوونی هەیە، دوشتی جیاوازن یان یەک شتە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان. خۆی هەتا سەبەبیش ڕاست دەکەی هاتووە لە هەموو کتێبە ئاسمانیەکان، بەڵام هەیە ئەوەندە دیندارە یان ئەوەی پێ دەگوترێت بەشی سۆفی، ینی هەم شتەکی دەداتە پاڕ خۆی گەورە درە خۆی دەیکا، ینی ئەوەش لە خۆشەویستی خوایە. ئەوان وا دەزان ئەگەر ئیشتدا دەست ئەسبابیان ئیشتدا دەست قانون کە ئەنەهو وەکوبری جز ئەگ لە دەسەڵاتی خوات کەم کردو نازان ئەسباب و قانونی شەرعی خوایە. ئەو لەو ڕوانگەوە یعنی دەرێ هەمووی خوایە، هەمووی ئەوە یعنی حەز ناکە شتێکی بداتە دەست مادە تەبیعەت خەڵق قەرچی ناوی لێت. لەو چارچێوەیە بالفعل کەمتر باسی قانون هەیە. خۆی ڕەنگە مشکلەکە مستەلاح بی، یعنی دەتەوێت بڵێ هەردووشی یەک شتە؟ یەک شت نییە، جیاوازە. ئەسباب بەشەکە لە قانون، بەڵام قانون بەشەک نییە لە ئەسباب. باش، ینی بڕ قانون شاملترە. بەڵێ قانون لە مستەلاحی دینی نصوص بە ئەمر هاتووە، بەڵام ئەسباب ڕاستە و خۆ ئێستا لە قورئان بۆ منە هەمانە ئەسباب السماوات والأرض، أسباب السماوات والأرض ڕاستە ثم أتبع سببا. خوي أسباب علاقة بأحداثة، أحداث متتالي أسبابها كاتب بشق لا قانونا، بلا مثلا قانوني علاقات قوانيني أو وكبري صوابيتا تشي دروس كري لقردون إيش قوانينا أو أسباب نية دابا عندي دتواني برين سبب بشق لا قانون، بلا قانون بشق نيل قانون شامل ترى سبب رزقتي تايبتي خوي زۆر چاکە. کەواتە ئەمن پرسیارێک لە مێشکم گەڵاڵە بۆ ڕاستی لە بیدایەتەکان باسمان لەوە کرد کە خەڵق و ئەمرمان هەیە. خەڵق ئەوەیە کە شەیئە بەدیراوە، بەڵێ ئەمر ئەوەیە کە ئەو قانون و یاسایە کە هەمووی پێ بەڕێوە دەچێت. بەس پرسیاری ئەوم نەکرد لە یادم چوو ئەو قوانین تەبیعی لەکوێدایە، شوێن و مەکانەتی دیارە و ڕەنگە ئەو پرسیارە لە ئەوەش ڕاست بێ ڕۆحی ئینسانیش یعنی ئەویشیان هەر ئەمرەکەیە لە کوێنە ئەوانە نەهر علاقی بەو بابەتەیە لەبەر ئێمە ئەوڕۆ باس لەوەی دەکەین ئایا قوانینی سروشتی دەبتە قوانین لە بۆ ئینسان، دەبتە یاسای کۆمەڵایەتی، دەبتە ئەساسێک لە بۆ عەداڵەت، کاتەمانایە پرسیارەکەی دەست بەجێ ڕەنگە ڕوح
بەو شێوەی کە ئەمە ئاسانترە مەسەڵەن ئەرێبرین ڕوحی ئینسان لە چێ لە مێشتە لە دڵە لە هەموو جسمیە لە هیچ جەیەک نیە و لە هەمووە عینی سوال لە بۆ قوانینی تەبیعی چکە قوانینی پەیوەندی یان بابرین ئیشی قوانینی تەبیعی لە بۆ گردون عینی ئیشی ڕوحە لە بۆ جسمی ئینسان دەتوێت بڵێ ناتوانانی شوێنەکەی دیاری بکەین عینی یعنی ئەوە علمەکەی پیرگوتری ئایزۆمۆرفیزم باش علمەکە بەس لە نەزائیر دەکۆڵتەوە ینی هاوتایەکان لەو جیهانێ هاوتایەکانیش زۆر قورسن کەواتە چۆن ڕوح یعنی لە ئینسان نازانی لە چێ نەریتی بەڵام شتێکەیە دەن باشەوە پەنجەکمان بڕی هیچ خۆ نامری هەروەکو جاران کاتە لە هەندە شوێنی تر بە قووەترە لەگە هەندە شوێنی تر بەس ملت بپەڕی ناتەوا ڕوح نامینێ ئەوە معنایەکی تایبەت خۆی هەیە ئەوە قوڵاییەکی هەیە گەورەی عینی یاسای سروشتیش با بڵێین ئایا ئەستێرەکمان لادا ئیزاحەمان کرد لەو گەردوونی یاسای سروشتی نەخێ تێک ناچی بەڵام ئەدی مەجرەیەک بە کامیلی تێکەچی کاتە عینی شتە ڕەنگە لە هەندە شوێنی زیاتربی بەڵام بتوانی دەست لەسەر 50 لە سەدانی چ ڕوح لە ئینسان لە چێە چ قانونی تەبیعی لە گەردوون لە چێ پێت ناگری باش مامۆستا ئەمە لە قورئان هەمانە یەسئەلونەکە عن الروح قل الروح من ئەمری ربی کە بە ئەمر باسی دەکا وەک دەڵێ باز لەوە دەکرێت کە یەکێکە لە غەیبیاتەکان ئینسان لێی نازانێ ئەو مەفهومە تەواوە نەخێر دەزانین چۆن چونکە لە شوێنێکی دیکە لە یەکێک لە سمینارەکانتان بەڕێستان ئاماژەتان پێکرد دەمەوێت ئەو بابەتە لێرە باسکەنەوە ڕەنگە ڕای جیاوازی لەسەر ئەو بابەتە دروست بێ بەڵام پێم خۆشە بە شێوەیەشی منطقی چونکە قورئان ئاەتەکەی تەخسیس کردووە ئایا لێرەدا مەبەستی پێی غەیبیەتی ئەوەیە کە ئینسان لێی نازانێ خۆی کە گویتی من ئەمر ڕەبی خەرگوەت زانی ئەمری خوای مەجهولە بەڵام لێرە مەبەستی ئەوەیە خەبەریە مەبەستی ئەوەی خەبەریە کە ڕێت پێ پیشان دەدا من هەزەکرد لە بۆ دادنێ کە دەڵێ خەڵق نییە ئەمرە کە بە دوای ڕوح لە بابەتی خەڵق مادە ئەشیا مەگەڕێ بڕۆ لە بابەتی ئەمر بگەڕێ لە عالەمی ئەمر لە بۆی بگەڕێ ڕوح لەوەیە بەڵام لە دوای کە درێ وما ئوتیتم من العلم إلا قليلا لەوەی زیاتر خەڵک تێگەیە کە کاکەوتر لە ئەمری خوایە و علمیشت کەمە لێ مەگەڕێ یعنی مامۆستا دەتوانین بڕین ئەوە ڕێنیشاندەرە لەوەی ئەسڵەن ئێمە بە دوایدا بگەڕین ئەم پێم وایە ئەوە دەرگەکردنەوەیە لەبۆ بە دواگەڕان بە مەنهەجی خۆی نەک دەرکە پێوەدانە لەسەر علمی ڕوح چونکە هەرچی چووە لە ڕوح گەڕایە لە بابەتی ئەشیا و خەڵق و مادە یەک جملە مفیدەی پێ دەرنەچووە مەسەڵەن هێگڵ یەک کتابی گەورەی لەسەر فینۆمۆنۆلیزەی ڕوح هەیە بڕۆ تەماشایکە لەو سەری لەو سەری بگەڕێ جملەی مفیدەی تێدا نبینیوە لەسەر ڕوح لەبەرچی لەبەرەوەی بەو دەرگاییدا نەچووەکە لەو ئاەتەی باست کرد باش طبعا من دەبێت شتێک بەبیر بینەران بینەوە بەڕێزان ئەوەی کە مامۆساژ باسی دەکە یەکێک لە تێڕوانینەکانە تێگەیشتنی خۆیەتی بەرامبەر بۆ بابەتە دەکرێت ڕاست بێ دەکرێت هەڵە بێ و مەبەستەکەش ئەوە نییە ڕەتی هەموو ئەو شتانە بکاتەوە ئەو تێگەیشتانە بکاتەوە کە هەبووە نا ئەوەش یەکێکە لە تێگەیشتنە جیاوازەکان ئەسڵەکەی کامەیە ڕاستیەکەی کامەیە ئەوە ڕەنگە لە داهاتوودا هەندێک شت بیسەلمێنێ و ڕەنگە وەکو ئێستاش بینێتەوە و ڕەنگە ئەوەی مامۆساش هەڵە بێ بەڵام تێڕوانینێکە و بەش بە حاڵی خۆم بەڕاستی ڕەنگە مقنع بم بەوەی مامۆستای کە باسی دەکاتن بەڵێ بەشێکی ئەو ئاەتە خەبەریە کە هانی ئینسان بداتن بۆی کە زیاتر بە دوای ڕۆحدا بگەڕێ باشە مامۆستا کەواتە پرسیاری ئەوە بکەم ها فیزیک و میتافیزیک وەک دەڵێ قوانین طبیعی ماوەڕەە دەمێ ئەو بابەتە شیکەینەوە چونکە ئەوە دەمانگەینتن زیاتر بە ئەسلی تەوەرەکەی خۆمان خۆی کە پرسیاری ئەوت کرد یاسای سروشتی لە چێ زۆر جار هەیە لە بەشی فەلسەفە جاروێ علمیش پەنا لەوەی دەدرێەوە میتافیزیکە یان ماوەڕە الطبیعەیە کانەهو منطقەی مەجهول چێن ئەوانەی کە ئەو ڕەیان هەیە وڵا ئەو ڕەیانە عادەتەن جاروێ ئەهلی دیندارە بەڵام کەم زیاتر ئەوانەیە فەلسەفەی مادیە دەیەوێ وەکوێ دین و خوا و نسووس و ئەوانە لە مەدانێک جێ بکاتەوە بڕ خیالی بی لە دنیای دوور بێخ کە درێ علمانیت لەوەی هاتیە باش لەو طبیعە و ماوەڕە الطبیعەی کەواتە لە داهاتوودا ئەمە زۆر پێویستمان بۆ بابەتە هەیە کە بەتاکید زۆریش لە باسی ئینسان بەس با ئەوەندێت بێ باش گرنگە باش لە
کتێبی ئاسمانی تەماشا دەکەی شتێک نییە بە ناوی تەبیعە و ماوەڕاء الطەبیعە. عالم الغیب هەیە بەڵام عالم الغیب ئەوان ئەوەی ئەمە بەستیانەوە نییە. عالم الغیب بالفعل هەیە، ئەوە مەسەڵەن ڕۆژی قیامەتە، بەهەشتە، جەهەنەمە، دیوە شاراوەکانی ئەو گەردونەیە، بابەتی ئەمرە، ینی زۆر ئەوە عالم الغیبە. عالم الغیب معنا مەجالی زانینی نییە لە بۆ ئێمە، و عالمەی پێشتان و عالم الشەهادە. بەس ئەوەی درێ تەبیعە و ماوەڕاء الطەبیعە یان فیزیک و میتافیزیک ئەو لەگە ئەوەی نییە، لەگەر وەکو بری مستەڵەحەتی خەیاڵیە داهێنایە لەوە ئەوەی چی دین و میسالیات و لاهوتی و ئەو قەزیانە بێختە ئەوێ بەمعنا لەو وەکو بری دوور بێختەوە لە دنیا. زۆر باشە. ئەمن هەندێک بابەتی دیکەم هەیە، چەند تەوەرێکی دیکەم هەیە، بەڵام ناوڕێک وەردە پێش ناوڕەکە مەسەلەی فیزیک و میتافیزیک. یعنی دەتەوێت بڵێ ئەوانەی کەوا زیاتر لە فەلسەفا یان لەلایەنی مادی قوڵبوونەتەوە ئەو لە ئایندا ئەو شتە نییە فیزیک و میتافیزیک. یعنی کە دەرێن پرس زانستی خوایی ئیلاهیات یان زانستی قوانیان، زانستی ئەمریان، زانستی نسووزیانە هەمووی طبیعیە، ماوەڕاء الطەبیعە نییە، شتێکمان نییە لە ماوەڕ، یعنی جن و مەلائیکە ئەو لە ماوەڕاء الطەبیعە نینە، لێک جودایە. مەلائیکە لە عالم الغیبە، خودای گەور لە عالم ئەوانە جودایە، بەڵام جن لە عالم الشەهادەیە، یعنی ئەو تێکەر و پێکەری نییە. میسالیان قورئانە، ئینجیلە، تەورات ئەوە لە عالم الشەهادەیە، یان لە عالمێکی طەبیعیەدا. کەواتە مامۆستا لە ئایندا ئەمە عالەمی شەهادە و عالەمی غەیبمانەیە، بەڵام ئەوەی دیکەیانە کە دەڵێ ماوەڕاء الطەبیعە، ئەوە ماوەڕاء الطەبیعە بەرنامەکانی داهاتوومان دەبێتە سەلمێنەری ئەوەی کە یەکێک لەو بابەتانە ڕوون بێتەوە بەتاکید. یعنی دزەنجە داینایە ماوەڕاء الطەبیعە بیکاتە ئەوانەی دین و لە چاردەوری دێن لەوێ فڕێ بدا، نەفی بکە، تەقاعودی بکە لەوێ و ئیتر بابەتەکانی کەش واقعی و دنیای ئەو تەر پێش و ئەوی پێ دەگوترێ پراگماتیک. پراگماتیکیە و ئیتکەش خەیاڵیە پێی باش. ئەمە دەبێت پرسیارێکی سادە بکەم. لەناو کۆمەڵگەی کوردی زۆر جار باز لەوە دەکرێت، دەڵێ هەندێک شت هەیە ئایدی خوایە، پرسیاری لێ مەکە، وەرنە باز لە نەفز مەکە، باز لە ڕۆح مەکە. لە کاتێکدا پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەبێ، یعنی پرسیاری زۆر سادە لە خوا دەکە، کەیفە تحیی المەوتە، وانە بردوانە، یعنی ئەو بابەتە ئەو تێگەیشتنا لە ڕووی فەلسەفیەوە چۆنە و ئایا ئەو تێڕوانینەی خەڵکەچی ئەو خەڵکی دیندار مسلمانان بۆ خۆمان ئەو تێڕوانینەمان هەبووە، ئەوە لەگە فەلسەفە لەگە ئاین چۆنەوە؟ خۆی ئەوەی ئەو میلەتانەی یەقەی ئەو پرسیارەی نەگرتبی و جامیدی کردبی بەچێماوە ئێستا لە دنیای خەریتەکە بزن، هەرچی بە دوای گەڕابی و بە دوای ئەسباب و ئەوەی کە خوای گەورە گوتی ئەسباب السەماوات بە دوای بدا بگەڕیان والذین یتفکرون فی خلق السماوات الذین یتفکرون فی خلق السماوات، ئەیان لە ڕێزی ئەوانەی دانایە ئەنبیایانی دانا. ئێمە ئەوەش دەرێ باش نییە و مەیکە ئەوە وای کردێ کە ئەتون لە حەزارەت ڕەنگە لە ئەلقەی داهاتوومان ئەو مەوزوعە زۆر گرنگ بی کە کاری ئینسان چییە؟ کاری ئینسان ئەوەیە هەر بە دوای ئەوانە دانەتی ئەلی لە هەموو ئەفەلا تعقلون ئەو هەموو باسی علمی فلا يتدبرون باسی هەموو أولي الألباب کردێ، باسی تفکر کردێ فی خلق، باسی الذين يتفكرون في خلق السماوات والأرض مثلا أو هم كيف خلقت أو كيف نصيبت، فاسألوا أهل الذكر، يعني أهل الذكر ما بس به همو جانبك همو باركانا كذا أو دزين شونا أو جاروي لدلسوزي دي بتايبتي أو بيدرين تصوف زور خوي خوش دوي لبا خوشويستي أو بي وات زاني أتوقع شينا علم عند التاريخي روناك دوا بعلم پێوێ لە دەسەڵاتی خوای و لە هەیبەتی خوای کەم دەکاتەوە، ئەو حەزی لێیە برین هەموو شتێک هەر لە زەڕا حتا ئەوەی عید بالفعل ڕاستیشە بەڵام باشتەی سادەتریش بڵێمەوە
عندك جاریش خۆشیشە ئینسان خۆی ماندوو ناکات شتەکەی داتە تەسلیم وەزعێک دەکاتن لە کاتێکدا ئەرچی ئینسانی ئەوە نییە ینی هەموو شتێک بۆ بەجێبێنێ ئامانجی ئینسان هاتیە کوردەواری دەڵێن نازانم ڕاحەتی گیانم خۆ دەرباسکردن ڕاحەتی گیانم نییە ئەوە دانیشتنە و یان ئاو دێدەت بە یان گورگ دێدەت زۆر باشە مامۆستا کەواتە ئەو قوانینە سروشتەی کە هەیە ئەو ئەمرێک کە ئێمە باسمان کرد تەمان هەردووچی یەکشتە بۆی بینەران لێمان حاڵی بن کە بەو شێوازە منەزەمە بەو شێوازە دقیقا بەو شێوازە جوانە ئێمە دەتوانین وەکو ئینسان بەو قوانین طبیعیە یعنی بین ژیانی خۆم لە ژیانی خۆماندا دادگەری بەرپا بکەین کەەوە ئەسلی تەوەرەکەمانە خۆی دەزانین چۆنە ئەوە دەچە هاتی ئەو بابەت کاتی خۆی زیاتر لە فەلسەفەی یۆنان بەس پێش یۆنانیش ئەو مەوزوع هەبوو سەر تاویەکان تاو لەو مەوزوعی کۆریتەوە کۆنفۆشیۆسی کۆریتەوە هاتی ئایا ئەوە لە چێت لەو کاتان دێک کە فەراغی ئاینی هەیە فەراغینێ دەبینی ئیمپراتۆریەتە کاتێ و قوانینی دانە هەموو ڕابی قانونی لە مەجموعە قانونەکانی لە دینگەی ئەوکەی دابوو ئەوجە لێرەدا قسمێک لە فەیلسوف قسمێک لەوانەی پیان دەگوتێ ماستاوچێ لە ناومە دێنن ماسەوچی بەس ناوان پیان دەگوت ستۆیلی ستۆیلیەکە دەیانگو قانونی قانون ئەوەیە ئەوی ئیمپراتۆر دایتین ئەوی پادشا دایتین مەجموعە فەیلسوفیش هەستان وتیان بە ئەمە ئەو قانونی لە بەردەستی ئیمپراتۆر دەربینی بڵین کاکە قانون لە ئەسڵدا هەیە هەستان گوتیان لێ هەوڵیاندا ئەو پەیوەندیە دروستکەن بەڵێ هەستان گوتیان کاکە ئەوتە قانونی سروشتی هەیە هەر قانونێک دەردەچی ئەگە موافقی قانونی سروشتی نەبێ و عەدالەت نییە باشە یعنی لە کات خۆی ئیشەی چاک بووە تەقەلایەکی بەنیەتێکی باش بووە بەڵام لە ئەسڵدا خەلەل و هەڵەیە کەواتە تووڕەتی دەکەیەوە کە کاریگەری هەبی بەسەر دادگەری کاریگەری هەیە بەڵام چۆن زین چۆن مامۆستا هەندێک نمونەی قوانین طبیعی باسکەین بۆی بینەران باشتر لێمان تێبگات قوانین طبیعی هەندێک نمونە باز بکە کە چۆن دەتوانین عەدالەتی پێ بەفەرمێ مثلا لە قوانینی طبیعی لكل فعل ردفع يعني لبو هر كارك كاردانه وشي لأن الإنسان وانيا بو نمونه يك دي زيناي لقا يكتشي لقا يتدبيق كاردانه وكي زيناي لقا يكي عدالتني هو فقيري يعني هو أعقاش لهيزني لقانوني طبيعي راسطة لقانوني كومالاتي ظلمتي زور كوري لقانوني طبيعي بردي قورا بردي بتوق رادة شيء ماسي قورا ماسي بتوق ده بيد عبره لناو كومالاتي راسنيا وده بيتها شنا عدالتي دبتنا عدالتي مثلا بكابرا قورا بي بقبارة بي عشيرتي قورا بي لا قرآن وهدري إن أكرمكم عند الله أتقاكم باش يعني أونية التقوى مع التقوى يعني هر عدالتها لا كوتاية كده يعني شيء زور عادل شيء زور خوي ده باريزي لا جناح كان لا غدر لا ظلم بمعنى أو فرقي هي دي باش ما وصل شو ده كاريجري هي تزين شونا خوي أو أنا يباور يعني إنسان بشكل الطبيعات ترى قانوني طبيعته وقانون نجلس إنسان جيبه جيتك معنى تا بلا موانية إنسان بشكل نيلته كواتها هم أواني كواب قناعتهم بفيزيك وميتافيزيك هي في أنواع كأوا باشي زوري جوانتينا باش زوري بيانواع بلان إنسان شيء بس راستشة لنا جسم إنسان بشك هي أو يبيلي ينتمي إلى الطبيعة يعني بشك لا يعني قانوني طبيعي أواني بيلي لنا جسم إنسان إشتكى يعني قانوني ميكانيكي فيزيكي كيميائي بيولوجي لنا جسم إشتكى بلام هر أوندا قانوني تر إضافة هيك لنا جسم إشتكى لطبيعة إشتكى زور باشا أو قيران السرماداري كالنوان إنسان كان دايا نازوات جاري أو باباس كأنه أمزاني بس يارك هو يعني كاتب كمان يعني استماع وبابة ما بواسكين بالي فرم فرم بودا دسوجي يعني لو كان بلام برجرون كنوي معه أو قوانيني طبيعي زنا لبرتي بسريعي أشياء ومادي طبيعي مسيرة مخير لبري قانون إيشك عليه بس قوانين طبيعية خلاص كواتا بلان لنا جسم الإنسان هي قانونية قوانين طبيعي إجدكا قوانين الروح إجدكا قوانين عقل وحياتي إجدكا لبران دي مخيرة باش لبيني أوان كواتا ما وصل أو بابتها هنا قرد ميل لسر وبابتها هل وصل بكين شون كأوا جدل شيء زوري لسر
ولا زۆر شوێن باز دەکرێت ولا داهاتوو لە پاش ئێمەش خەڵکەشی دیکەی زۆر باسی دەکەن مادام ئینسان دەکەنی ناوبابەتی ئایا مسەیرە یا مخەیرە هەموو ئەوەی لەژێر کۆنتترۆلی قوانین طبیعیدایە ئەوە مسەیرە ئینسان وەکو باست کرد مخەیرە چۆ مەسەلەی قەزا و قەدەر و ئەوانەش دێتەوە ناوێت کە مخەیرە بە چ هۆکارێک جیاوازی دەکەی لەوەی کە مسەیرە ئەو هۆکارە نەباس یعنی ئێستا ئەمە باسی گردوونمان کرد تەبیعەتمان کرد وەکوبری لە ژێر یەک قوانینی سارمی دیکتاتۆریدا ئەگەر قسەکە لە ڕاست بیانی تا تێبگاوی بەرامبەری لەژێر سیستەمێکی کۆنتترۆلی مەزبوطدا مەزبوطی مرکزی یەک کاتە مسەیرە ینی ئاو هەر چەندی بیکوڕی فەقیری بەس دەبتە هەڵم هەر چەندی ساردیکەوە دەبتۆش لە دەبتەوە ڕقی دێتەوە ناتوانانی شتەشکە بکە یعنی زێر چی لەگە بکەی لە دنیای نابتە ئاسن نابتە زێر ینی هەرێکە ئیمکانێتی ئەوی پێی دەگوترێ الذين أعطى كل شيء خلقه ثم هدى ثم أو يعني هداياك أو برنامج لو برنامج ناتواني لعب إنسان إنسان لجير يق قانون دانيا لجير تعدد القانون ده لا مركزي بو لا مركزية يعني إنسان لجير مجموعة قوانين لا مركزي ده خاي يقول بخوي دايتي إني جائل في الأرض خليفة مساحي بیرکردنەوەی مەساحی ئیشکردنی هەمووی فراوانە دەسەڵاتیش پێدراوانە مەجای هەیە خراپە بکە مەجای هەر شەڕیش تایبەتە بە ئینسان ینی شەڕ کە دەرێن هەرێ مشکلەی شەڕ لە ئەسڵدا لە تەبیعەت شەڕ نییە سەلبی نییە بەس لە بۆ ئینسانی هەیە چکە ئینسان بەخۆی ئیکتساب دەکاویشان لە بەهەندی باسی عەقڵ و ئەوانەت کردەوە یەک شتمە لە ناوی ئینسانیش بەشەکی مسەیەری تێدا کامەی بۆ نمونە ئەو جانبە لا ئیرادیەکانی ناو ئینسان ئیشکردنی ئاعزایە هەرچی لا ئیرادیە ئەو بەشەکە لە تەبیعەت ئەوە بە قوانینی طبیعی ئیش دەکات کەواتە ئەلێش بەشەکی مسەیەر لە ناو جسمتدا هەیە بەشە مخەیەرەکە ئیرادەیە لە پاش ڕوحە کە عەقڵە و ئیرادەیە و وەعیە و ئەوانە ئەوی پێی دەگوتر ئەوانە وەکوری خارجی ئیتاری قوانینی طبیعانە لەبەرە ئەوەیە کەواتە قوانینی طبیعی نابتە ئەساس لە بۆ قوانینی عەدالەت ئەگە حەز لێ مەسەڵەن عەدالەت چییە یان یاسای باشە مەسەڵەن باسی عەدالەت بکەن عەدالەت بریتێ لەو قانونانەی ئەو قانونە ستاندەرانەی لە بۆ ئینسان هاتیە نەک لە بۆ طبیعەت ئەمە تازە باسمان کرد یعنی وەکو برێ ئێستا هەندێکی فیتەریە بۆ نمونە ئێستا پێشەش دەست بۆ نمونە ئەن لەیسە للئینسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى ئەوە دەتوێت برێ یەشێکە لە قاوانەکانی ناو عەدالەت هەر کەسێک هەوڵ دەیگاتێ ئەگەر هەوڵ نەدە نایگاتێ خۆی دەزانی لەبەرچی ئینسان ناتوانانی ئیکتشافی قوانینیان ناتوانانی بە خۆی قانون لە بۆ خۆی دابنێ لەبەر ئەوەی خۆویستە خۆی پێ باشە چی ئینسانەکەی ئیشەکەی خۆی پێ باش ئێلە دەبێ قانونێک بێت لە دەرەوەی خۆی وەکە لە سروشتی وەرنەگری کاتە دەبی بە پەیام لە بۆت بێ لێرە دەوری پەیام ئەلێرێ گرنجەکەی دەوری وحی ئەنبیایەکان ئەوە ئیشیان بووە هەمزان لە چێ ڕادێ نابی بە قوانینی سروشتی بکەی نابی بە ویست و ئارەزوی خۆشت لە چێ بینی کاتە لەوێ وەکوبری دەواازەکە تەسک بۆ تەسوە لە وەیەک شوێنی لەوە بەشداری لە داڕشتنی قوانینی عەدالەت دەکا لەوێ عەدالەت بەس چۆن مەسەڵەن عەدالەت چۆنە عەدالەت هاتیە لە فیترەی ئینسانیش بۆ نمونە مەجموعەک دەست یەکەکی دەکوژن چەند تاوان بارە بەڵام پارەکەی دەبینی 10,000 یەکەک پێنجی بە ئەویتکە بە هەمووان سێ بدرێت کاکە چخواق بوو ئەویش لە عەدالەت دەپێستەوە دەکاکە وا نابی درادی چۆنە دەری سێ لۆ من سێ لە بۆی سێ یعنی کاتە عەدالەت ئەوەی هەیە فیترەتی هەیە ئەساسەکی ئیتریشی هەیە کە بە تاقیکردن برین وحیە بە تاقیکردن ئەوە نییە لە ناو فیترەی ئینسانیش ئەوە هەیە ئەوان هەم پێی دەبێت ئەو قانونانەی کە عەدالەتە کە سەروەری یاسا لە بۆ هەموو وەکوێک بی عەدالەتە بە معنە چۆنت دەوێت لە بۆ خۆت لە بۆ برایەکەی خۆت پێدا بڕۆ ئەو یاسایە تەشریعانەی کە دەردەچی یعنی هەمووی ئەوانەی کە دانرایە لە بۆ ئینسان کە ئینسان کۆمەڵگەیەکی عەدالەتی لێ دروست دەبی ئەو پێی دەگوترێ عەدالەت یان یاسای کۆمەڵایەت شتێکم بە مێشک داهات مامۆستا لە ئەنجامی هەموو بەرنامەکانی ڕابردوو ئەوەی ئێستاش ئەو شەنۆکەوەی ئێستا ئینسان کە گوتمان هەموو گردون
بخلق أمره لخدمة إنسان نا أو طوابو كلخدمة إنسان إنسانش تا كمخلوقك كمخيرة مسيرني أوش يعني طوابنا زود باشا كواتا أو دقيقة للقرآن بيلوز له إنسان هاتوا كوصف ذاك بعجول إنسان عجولة يعني خلق الإنسان عجول هموش تيجي لخدمة إنسان دروس كراوا بديه هندراوا قوانين طبيعيش بشيشي خصوصا نيو نواخني إنسان كبيز ضبطك إنجا بكمالك بعقل بالروح بنفس هموي بوئي كإنسان إنسان شيء داد قربه وكم مروفجي هموي أو توا زور توا أو الشيء عزلي أو بيستم بختك هنا أمان زكش توا بالضبط زور باشا طبعا برزان أما لبداية برنامج باس ما كل قلت من هم أوشتاني كباسي لكن آخر دماني لخو أنت يبغين استاد تقريبا وأمن نازا أمن وامن نازا والله بينرانيش ودقينا أوي كتوزك بقينه خومان لخومان بكولينوا بلام براسي مسألة مروف أما لروجة صديقين هاتين زور استاد تقريبا لرو أمريكي هاتين لبوي داخل بوين دواتر أوان ديكش تدا إضافة دكينوا باش ما مسألة بابته هيك ما بو يام بس مسألة برسيارك استباش باشا كواتا قيراني سرمایه‌داری لكومەڵگەی ئینسانی لەسەر زەوی ئایا قوانین طبیعی دروستی کردووە یان دەستانی ئەوی پێ دەگوترێت لیبرالی یان پراگماتیسم خۆی هەمان ئەو سۆفسەستایی قەدیمە کە داوای دەکرد قوانینی طبیعی ببتە ئەساسەک بالفعل ئەوە پێیان دەگوترێت فیزیۆقراتیەکان فیزیۆقراتی ئەوانە کە داوای ئەوەی دەکەن عەدالەت ناو کۆمەڵگەی بەهۆی یاسای سروشتی کۆمەڵگی سەرمایەداری نزیکە لەوەی لەو فیزیۆقراتیە ڕاستە لیبرال دیموکراسیەوەیە بەڵام ئەساسە فەلسفەیەکەی زۆر نزیکە لە فیزیۆقراتی بۆیە دادگەری شتایی تێدانی ڕاستە نمونەکە لە چاو عالم جوانە سێ چار سەدەیە سەرمایەداری خزمەتی بەشەری کرێ بەڵام ئێستا پڕە لە قەیران و قەیرانەکانش حتمیە دەبابی ببی ئەم ئەو حتمی باز دەکەم لەگەڵ ئەو حتمی بەس کامەی هۆکارە هۆکارەکانی تەبعاً عینی لەوێ وایە يعني برد نظامي رأس مالي تمشاكل نظامي دەستکردی ئینسانە بۆیە يعني هۆکارەکەی قوانین طبیعی نییە دەزانیتۆنە هۆکارەکەی لە دوو لایەندی چۆن یەکیان ئەو خۆویستیەکە ئەمە نایلێنی مەسلحەی خاصە زاڵ دەکە بە مەسلحەی ئامە لە لایمان لەیان لە لای دین زۆر خراپە سەروی لای سەرمایەداری پیرۆزە حتا لە کوردستانیش ئێستا چ وێرانی کرد دەستیان بەو خیتابەی کرد دروستبوونی طبقات دروستبوونی طبقات و دروستبوونی کاکەوە بەرژۆنی تا ئینسان دەبی خۆویستبی و کۆمەڵک شەرعیەتیان بە هەندێک شتدا کۆمەڵگە وێران دەکاوە بۆیە لە سەرمایەداری ئێستا لە قەیراندایە لەلایەک ئەوەیە لەلایەک ئەو خۆویستی ئینسان بەرجەستە بوو لەلایەش کەش یاساکانیان زۆری لە ئەسڵدا نارێم ئێستا تا ڕادەیەک پاڵپشت بۆ بە یاسای سروشتی باش کەمتر بەلای پەیام و بەلای ئەو قانونانە دەتیان ئەوی هەر مستەلاحی عەدالەتی ئیجتیماعی کەمتر هەیە لەوێ لەناو سەرمایەداری چونکە هەر لە عەدالەتەکەشە کە باز لەوە دەکەن ئینسان خۆنەویست بێ خۆنەویست بۆ واتای نەخۆی سفرکە بۆ واتایە کە مراعاتی دەوروبەری خۆی بکە یعنی کەسێکی خۆویست نەبێ ئەنانی نەبێ دەبی هاوسەنجێکی دروست بکە لە بینی خۆی و دەوروبەری ویستی خۆی و ویستی ئاخرین بەڵێ ئەگە ئەو هاوسەنجێتی ئەو قسە زۆر جوانە کە دەری سنووری ئازادی تو لێ کۆتایی دێ کە سنووری ئازادی لێم ئیم دەست پێک ئەلێک نابوو ئەو سنوورە ئێمانە ئازادی خەڵکی دەڕ عینەن اقتصاد هەشمانە فەرمودەی پێ کە ئینسان ئیمانی تاو نابێ ئەگەر ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ ئەوەی دیکەش پێخۆش نەبێ ئەوە زۆر ڕاستە بەس شتێکی باش لێردا مەبەستم لە سەرمایەداری ئەو قانونانەی کە هەیە لێ بۆ لە سەرمایەداری پێیان وەیە ئەوە حەقا کە تو چەندی پێت دەکرێت ماڵ و سامان پەیداکە بەمعنە ئەو کاتی ئازادی میهنە ئازادی کاسبی ئازادی ئەوی خەڵکیتر دەبی بەمعنە لێرە چی لێرە تەبەقات دروست دەبی ئەو تەبەقات دروست بوونە معنە عەدالەت هەرنامینەی لێرە لەبەر هەندی سەرمایەداری ئێستا لە کۆمەڵێک قەیرانی زۆر گەورەدا ئەو قەیرانە گەورانەش یعنی بە سەرمایەداری چارسەنگ بەتایبەتی کەینێ بۆ قەیران کاتێک کە نفوسی ئینسان زیادی کرد سە لە 7 ملیار تا 8 ملیار باشکرا سەرمایەداری دەڵێ ئەمن لەوەندەی ئێستا هەیە زیاد بکات هیچ کەم پێ تەحمل ناکرێ بالفعل ئەو نیزامە پێیچار مەسەن ئێستا
قەیرانی ئاو کەواتە بەچی چاکسازی دەکرێت لەو بابەتە لەو قەیرانە ئێستا پێرن بەزەون نمونەی باش ئەوی ماڵتۆس و ئەوی گوتی سەرمایهداری دەبی یان حرب پەیدا بکە یان وەباء لەبەر چێسە بەو دوایی گومان لە کۆڕۆنا هەبوو دەبا و نەزەری ماڵتۆس کە لە نزیکەی 100 ساڵ لەو پێش ئەوی باس کرد یعنی دەرێن ئینسان دەبی بە تەریقی کەمی کەیەوە لەبەرەوەی پێمان بەخێو ناکری ئەوە ئەو نەزەریە وای کرێت کە سەرمایهداری ئاخر نەفەسی ئێستا ئەی بەس چارەسەر دەکرێت خۆی بەوەی چارەسەر دەکرێت کە بگەڕێەوە سەر دادگەری کۆمەڵایەتی دادگەری کۆمەڵایەتی بەمعنایەوە نییە تەبەقات دروست بی بەمعنایەوە نییە تو هەموو میهنە چ بکەیت بەمعنایەوە نییە تو هەروەکو فەرمودەی باسمان کرد کە مەسلحەتی تایبەتی بە پێش مەسلحەتی عام نادا یعنی ئەسڵان ڕەتی دەکاتەوە یعنی ئەتا ئێستا تاک لە کۆمەڵگەی سەرمایهداری ئەساسوە لێرەواوە دەبی کۆمەلگا ئەساس بی کۆ نابی تاک دەبی مەسلحەتی ئەرکەچی قورسی شەو ڕەنگە نزیش بێ لە محاڵ لە ئێستادا ئەرکەچی زۆر قورسە بەڵام ئەگە ئەوەی نەکەی ئەمە بەسم ئەو ئێستا لە 1970 جیهان ئاوە نییە یە ئەزمەی ئاوێ هەیە بەمعنە ئیدارەشی جوان نییە مامۆستا هەتا لە تەقریری چێم خوێنبەوە ڕەنگە کۆنیش بێت ئێستا چکە لەوانەیە 6 ساڵی پێشتاکە بوو دەڵێت داهاتی 1970 سەرزەوی بۆ لە دەستی 120 دانیشتوانەکەیتی ئەوە کۆنگرەی ئەلفیە بوو ئەگە غەڵەت نەبم لە نیویۆرک بەسترا ئەوە وا کەواتە کۆنتریشە لەوەی کەم باسم کرد ڕۆژێ غارودی زۆر لە مێژە ئەو ئەوانەی کردیا لە دووسێ کۆنگرەژەوە دەستیان کە کۆمەڵگەی سەرزەوی ئێستا ئەبنا شیمالی پێدەگوترێت ئەبنا جنوب ئەوانەی شیمال ئەمریکا و بەریتانیا و ئەوانەنا سوێدوانە ئەوە یعنی ئەو دەوڵەمەندەکان 180 داهاتی جیهان دەخۆن کە بەخۆیان 115 لە جیهان بەڵام 185ەکەی باقیەکەی تر لە ئەوەی تەنها 120یان بەبەردەکەی ئەو ناعەدالەتی کاتە ئەوە ناعەدالەت دەبی ئەو معادلانە وەرگەڕێ و یەکسانیەک دروست تۆزێک ئاخر سەمووی عەدالەت و یەکسانیش فەرقیە ئەویان لە بەرنامەکانی داهاتوو باسی دەکەین دەست خۆش بێ سپاس دەکەین تەبعاً بەڕێزان ئەمە ئەو بابەتانە شەن و کەوت دەکەن بێگومان ینی بەشێک لە بینەران ڕەنگە فەهمی و بابەتە نەکەن قبوڵی نەکەن و ڕەنگە بە فیدباچی ئەوەش کە هەستمان پێکردووە ڕێی جیاوازیش هەیە لە نووسینی کۆمنتەکان کە بەرنامەکان پاخش دەکرێن ئێمە هەموو حاڵەتەکان بە حاڵەتەشی ئاسایی دەبینین و ئەسڵن پێمان خۆشە ئەوانەی کە ڕای جیاوازیان هەیە دەکرێت بە تەوەر بۆمان بنێرن یعنی لە شوێدا گرفتی هەیە لە بابەتەکە پێچەوانە بیر دەکاتەوە ئێمە بەو پەڕیسینە فراوانی دەمانوێت باز لە ئەساسی بابەتەکان بکەین بە حاڵەتێکی زۆر تەبیعی دەستان خۆش بێ ئەمە مامۆستا دەمەوێت لە بەرنامەی داهاتوو هەڵوەستە لەسەر ئەو سێ پرسیارە باوە بکەم کە ڕەنگە لە ڕووی سادەیی ناو خەڵک شتێکی ئاسایی بێ بەڵام لە ڕوانگەی ئاین و لە ڕوانگەی فەلسەفە و زانست وەڵامی قوڵی هەبێ کە ئایا ئینسان لەکوێ هاتووە بۆچی هاتووە بۆکوێ دەچێت لە بەرنامەی داهاتوو هەڵوەستە لەسەر ئەو بابەتە و ئەو چەند تەوەرەش دەکەن کەوا لەو بەرنامەیە نەماتوانی تەواوی بکەین بەڕێزان بەم شێوازە هاتینە کۆتایی ئەم بەرنامەش تا دیدار خواتان لەگەڵ